پێشانگایەکی نوێی یەکێک لە شێوەکارەکان کە ئەویش ئازا حەسیبە کێکێکە لە شاعیر و هەروەها لە یەکێکە لە شێوەکارە دیارەکان کە خاوەنی چەندین ئەزمون و خاوەنی چەندین پێشانگای تایبەت و هاوبەشە لە کوردستان و هەروەها لە دەرەوەی کوردستانیش بێگومان لە ئێستادا یەکێک لە پێشانگاکانی لە شاری هەولێر نمایش کردووە کە تیایدا 48 تابلۆی قەبارە جیاوازی نمایش کردو و زیاتر کارەکانیشی گزارشت بوون لە سروشتی کوردستان و هەروەها لە ژیان و لە ژن. ئازا حەسیب ئەزموونی ساڵانێکی زۆری هەیە لە بواری هونەری شێوەکاری و چەندین پێشانگای لە شارەکانی هەرێمی کوردستان کردوێتەوە پێشانگای ئەمجارەشی لە شاری هەولێر نمایش کرد. تابلۆکانیشی بە کەرەستەی ڕەنگی پاستیلی و ئەکریلیک و چەندین کەرەستەی دیکە نەخشاندووە. ناوەڕۆکی تابلۆکانیش گزارشتی لە ژن و ژیان و سروشت و خەیاڵ و مرۆڤ دەکرد. پێشانگایی کە ئێستا کراوەتەوە حوتەمی پێشانگای تایبەتمە. یەکەم پێشانگام لە 1970 لە سلێمانی، دووەم پێشانگا لە 1970 هەر لە سلێمانی، و سێم پێشانگام لە 92 هەر لە سلێمانی کردوێتەوە. سێم پێشانگایان پێشانگایەکی کاریکاتێری بوو. بەداخەوە بۆ ماوەی 30 ساڵ لە کارکردن دابڕام، بەڵام لە 2020 گەڕامەوە بۆ کارکردن. کۆیەم بەرهەمانەی لێرە لەم پێشانگایە دەیبینیت. هی ئەو 2 ساڵن، هی 21. سەرەتاژ لە بەسپۆنسەری زانکۆی جیهان لێرە لە هەولێر ئەم پێشانگایە کرایەوە. ئەم بەرهەمانە هەڵبژاردەیەکیان نیشاندرا. هەر بۆ معلوماتی جەناب 30 تابلۆم هەڵبژاردبوو، نیشانمدا بەرامبەر 30 ساڵ دابڕان لە کارکردن. پاشان هەر لە سپۆنسەری زانکۆی جیهان لە گەلەری ئەمنە سوورەکە لە سلێمانی کرایەوە. دوایی لە ناو زانکۆی جیهان لە سلێمانی لە یادی 8 مارسە ئەم پێشەنگای کراوە. ئێستا گەڕاوەتەوە بە هەولێر و لێرە لە با بڵێن هۆڵی میدیا نمایش کراون. بەرهەمەکان زۆرترێکن لەمەی کە لێرە نیشاندراون. لە ستایلی کارکردن و کەرەستەی کارکردنە جیاوازن. بەگشتی دەکرێت بڵێن تابلۆکان دەچنە خانەی واقعیەتی سحریەوە.